ئێمە ئەمڕۆ سەردانی بەڕێز شانازخان و کاک دکتۆر بەختیار ئەندام پەرلەمانی عێراقمان کرد بە نوێنەرایەتی کۆمەڵێ خەڵکی خورماتوو لە هەموو چین و توێژەکان داواکاریە سەرەکیەکانی ئێمە ئەوە بوو چاکردنی وەزئی ئاوارەکان ئەگەر ئەوە کەم پێ بکرێتەوە لە ناوچەی داودا بۆ ئەو خەڵکەی تا دەربەدەر بووە وەکو خۆتان نەزانن 8,000 خێزانی خورماتوو دەربەدەر بووە لەو شارە ئەو ماوەی 60 ڕۆژ تا ئیستاکە ڕێکخراوەکان حکومەت کاردەواناوەکانیان وەکو پێویست نەبووە هەروە داوامان کرد لە بەڕێز کاک بەختیار بتوانن کۆمەڵێک لە پەرلەمانەکانی بەغدا بتوانن سەردانی ئەو شارە بکەن کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ببەستن ئەو وێرانکاری کە بەسەر ئەو شارە هاتووە لە جینۆساید و دەربەدەرکردنی خەڵکەکەی هەمووی بە چاوی خۆیان ببینن بۆی بتوانن دەنگی مەزلومیەتی خەڵکی خورماتوو بگێنن بە هەموو مینبەرەکان بە هەموو ئاستەکان تەنانەت ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقی قسە بکرێت چونکە ئەوەی بەسەر خەڵکی خورماتووە لەسەر دەستی هێزەکانی حکوومەتی عێراقی بەسەرمانە هاتووە.